بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایەقم. ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ. ئەم جارە شەر تایبەتمان کردووە بە قسەکردن لەسەر دۆخی خورماتوو، چی لە خورماتوو ڕوویدا. دیارە ئێوە شاگادارن ئەوەی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە کەرکووک ڕوویدا، لە خورماتوو ڕوویدا، لە داقوق ڕوویدا، لە شنگال، لە ناوچەکانی دیکە، لە خانەقین، وەکو وتێ هەمووی بەلایەک، بەڵام ئەوەی بەسەر خورماتوو هات لە لایەکی دیکەوە، چونکە ئەوەی لە خورماتوو کراوە و گوزەراوە و ڕوویداوە جینۆساید بووە بە هەموو مانایەکی وشەوەکو ئاماژەی پێدەن چاودێران و ڕێکخراو نێودەوڵەتیەکانیش. و ئەو نەهامەتیش کە بەسەر خەڵکی شارەکە و دانیشتوانی شارەکە هاتووە ئێجگار گەورەیە. ئەمە جگە لەوەی کە بازاڕەکانیان، شوێنی مەعیشەت و کەسابەتیان، ماڵەکانیان دوای ئەوەی تاڵان کراون ڕوخێنراویشن و ئێستش ناتوانن بگەڕێنەوە بۆ شارەکە، چونکە مەترسی لەسەر ژیان و ماڵ و کەرامەتیان هەیە. دیارە من ئەم شەو لەگەڵ بەڕێز کاک مەلا کەریم شکور لێپەرسراوی مەڵبەندی 16 حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورماتوو مەبەستمە لەسەر کۆمەڵێک تەوەر قسە بکەین. یەک لەوانە ئەوەیە کە کورد جارێکی تر ئەتوانێت بچێتەوە لە خورماتوو بژی. مەبەستمە بزانم کە ئەوەی لە خورماتوو ڕوویدا بۆ ڕوویدا چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە. و مەبەستیش مەقسە لەسەرەوە بکەین کە دۆخی ئاوارەکان، پێیان ئەڵێم ئاوارە چونکە لەسەر ماڵی خۆیان هەڵکەندراون و لە شوێنی خۆیان نەماون و پێشنیازی واکرێت بڕۆن لە کەم دایانێن و پێشنیازی واکرێت لەناو چادر و خەیمە دایاندێن. بۆیە ئەم ئاوارانە کەی ئەگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و ئایا چۆن قەرەبوویان ئەکرێتەوە لە داهاتووە، چ ئەوانەی زیانی گیانیان بەرکەوتووە، چ ئەوانەشی کە زیانی مادیان بەرکەوتووە. دۆخی ئێستەی خورماتوو چۆنە؟ کێ بەڕێوەی ئەبات؟ کێ حاکمە لەوێ؟ و ئایا خەڵک ئەتوانێت بگەڕێتەوە؟ ئایا کاتێک دیاری کراوە بۆەوەی خەڵک بگەڕێتەوە؟ حکوومەتی عێراقی تا چەندە جددی و مکڕە لەسەر ئەوەی کە چارەسەری کێشەکانی بڵین خورماتوو بکات؟ من زیاتر ناڵێم لە پێشەکێکە بۆەوەی لەگەڵ کاک مەلا کەریم گفتوگۆی زیاتر بکەین. کاک مەلا کەریم شکور لێپەرسراوی مەڵبەندی 16 حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورماتوو، سوپاس بۆم دەرفەتە. مەبەستمە یعنی بەوە دەست پێ بکەین وەکو وترێت بۆ با قسەی لەسەر بکەین بۆی دووبارە نەبێتەوە، با کەم و کوڕەکان دیاری بکەین بۆی جارێکی تر بەسەرمان نەیەتەوە. ئەوەی لە خورماتوو ڕوویدا، ئەگەر بە پرسیارێکی سادە بپرسم بۆ ڕوویدا؟ منەمەوێت سەرەتا سەری ڕێز و وەفا دانوێنم بۆ شەهید هارون و هاوڕێکانی کە لە بەرەبەیانی 16 ئۆکتۆبەر لە خورماتوو لە شوێنەکانی تری شەهید بوون و لێرەوە سەڵاوەنێرم بۆ 8,000 خێزانی ئاوارەی خورماتوو کە لە ژیانێکی کوولەمەرگی و بێبەش لە سەرەتاییترین پێداویستیەکانی ژیان لە شارەکانی هەرێمی کوردستان ئاژێن. ئەوەی لە خورماتوو ڕوویدا دیارە ئێمە دەمێکەوتومانە دۆست خورماتوو لاوااسترین حەڵقەی ناوچە شارە، ناوچە کێشە لە سەرەکانە و بۆ هەر ئەگەرێک کە هاتبێتە پێش دۆست خورماتوو سەری ڕوومەکە بووە. دەیان جار و سەدان جار وتمانە دۆست خورماتوو جیاوازە لە خانەقین، جیاوازە لە کەرکووک، جیاوازە لە شارەکانی تر. ئەوش هەم بەهۆی پێکهاتەی دانیشتوانەکەی و هەم بەهۆی موقعی جغرافی شارەکە ئەمانە هەمووی وای کردووە کە دۆست خورماتوو تا ڕادەیە شارێکی نامستەقر بێ و بە تایبەتی لە ساڵی 2014 بەدواوەکە حەشدی شەعبی لەو شارە دروست بوو و چەک کەوتە دەست پێکهاتەی تورکمانی. ئەمە وایە کرد نائیستیقراریەت و ناساقامگیری لەو شارە زیاتر بێ. بۆیە لەوێوە کێشەکان یەواش یەواش سەری هەڵدا و بەداخەوە دوو جەولەی شەڕ لەو شارە ڕوویدا و لە نێوان شەڕەکان و پێشەڕەکانیش خەڵک لەو شارە ئەکوژرا و پێکهاتەی تورکمانی یا بەشێک لە پێکهاتەی تورکمانی بەشێک لەو فەسایلەنە کە چەکدار کران بە ئەجیندەی وڵاتانی دەوروبەر و دەرەکی ئەیانەویست ئاژاوە دروستکەن. بەڵام لەگەڵەوەش ئێمە هەوڵماندا وەکو پێکهاتەی کوردی کە خۆمان بەوە ئەزانین خاوەنی ئەو شارین و خۆمان بەوە ئەزانی کە بەرپرسیارین لە هەموو خەڵکی شار بە هەموو پێکاتەکانەوە هەوڵمانەدا ئەو شەڕە دروستە بێ. بەداخەوە ڕایان کێشاین بۆ شەڕ، بۆ دوو جەولەی شەڕ کە خەڵکی لە هەردوو لاتیا چوو وەزەر و زیانی گەورە بەر ئەو شارە کەوت تا کارگەیشتە ئەوەی لە بەرەبەیانی 16 ئۆکتۆبەردا ئەوەی کە ڕوویدا لە دۆست خورماتوو دانیشتوانی پێکهاتەی کوردی نزیکەی 8,000 خێزان هاتە دەرەوە و خەڵکی زۆرمان شەهید بوو لەو شارە. باشە کاک مەلا کەریم، یعنی
ئێوە وەکو خۆتان ئەڵێن لە 2014ەوە بەرکەوتنتان لەگەڵ ئەم ئەقڵیەتە هەبووە بەڵێ و کە دۆخەکە وردە گەرم ئەبوو بۆچی ئامادەکاریتان نەکردبوو بۆی کورد و هاوڵاتیانی شارەکە بە کەمترین زیان لێ بێنە دەرەوە؟ ئێمە لە ڕاستیە ئەوەمانە زانیوە و خەڵکی شارەکەش ئەوە زانێت کە ئەوەی لەو شارە دانیشتێ ژیانی لە مەترسیە بۆ تا ڕادەیەوە یعنی ئەمە شتێکی چاوەڕوان کراو بۆ ڕووبووە لە شاری خورماتوو بەڵام بەداخەوە ئێمە قیادەی سیاسی کورد بە شێوەیەکی گشتی لەوە ئاگادار بوونە و ئەوان بەرنامەیەکیان نەبوو بۆ ئەو ناوچانە ئێمە دەیان و سەدان راپۆرتمانەیە لەسەرەوەی کە دۆخی دروست خورماتوو وایە پێویستەکە گرنگی زیاتر بدرێ من ناڵێم تەنها خورماتوو هەموو ناوچە کێشە لەسەرەکان هەموو شارەکانی ناوچە کێشە لەسەرەکان بەڵام دروست خورماتوو لە هەمووی جیاوازترە ئێمە دەیان جار راپۆرتی خۆمان داوە و لە دەیان کوبنەوە و لە دەیان چاوپێکەوتنەوەوانە ئێمە ئەو مەترسیەمان پیشان داوە و ئەو مەترسیەمان خستەتە ڕوو و چارەسەریشمان هەبوو بۆ ئەوە بەڵام بەداخەوە گرنگی بەوە نەدراوە و ئەو قسەی ئێمە بە ئەهمیەت وەرنەگیراوە باشە بەرپرسە حزبی حکوومیەکانی شارەکە پێشوەختە ئاگادار بوون کە شتێکی لەو جۆرە ڕوئەدا نەک شتێکی لەو جۆرە ڕوا بەو دەرەجەی کە هەیە بەڵام ئێمە هەموو تەوەقعمانە کرد و خەڵکی ئەو شارش تەوەقعی کرد کە شتێک ڕوو بدا ئەو شارە تووشی نەهامەتی و دەردەسەری بێت من لە دەیان کۆبوونەوە هەفتەیەک پێش ئەو شەڕانە و چەند کۆبنەوەی ترش ئەوەمە وتووە ئەنی برادران تاکیدیان لەوە کردەوە کە شەڕ نابێ من ئەموت شەڕ ئەبێەوە لە دروست خورماتوو شۆ شەڕەکە دەست پێکە یعنی ئێمە ئەوە لە لامان شتێکی متەوەقع بووە و شتێکی غەریب نەبوو چووکە ئێمە پێکاتەی تورکمانی لەو شارە بەداخەوە هەندێک لە فەسایلەکانیان ئەناسین و ئازانین بەرنامەیان چییە و ئەزانین ئەیانەوە چی بکەن بۆیە ئێمە دڵنیا بووین لە 100% لەو شارە شەڕ لەو شارە ڕووەدا بەڵام ئێمە ئەوەی کە ڕوویدا بەداخەوە لە نیو سەعاتە خەڵک شار جێبێڵێ ئەوە کەمێ غەریب بوو بەلای ئێمەوە باشە باس لەوە ئەکرێت کە بەرپرسانی حزبی و حکومی پێشوەختە ئاگادار بوون و لە نیوەشەوە شارەکەیان چۆڵ کردووە بەڵێ ئەمە تا چەندە وایە ئەگەر مەبەست بەرپرسانی حزبی و حکومی دروست خورماتوو بێ بەڵێ باسی خورماتوو بەڵێ ئێمە بارەگای مەڵبندمان لە جێگایەکای خەڵکی خورماتوو هەموو ئەزانێ بە 2 کیلۆمەتر بە دەوروبەریە هەمووی مەقڕی حەشدی شعبیە و من خۆم لەگەڵ چەند هەواڵێکی تر لەوانە هەواڵ مەلا حەسەن و چەند برادێکی تر لە فەرماندەی عسکەری وەکو عەلی بەچا وەکو گۆران شەید گەوهەر وەکو ئەو فەرماندانە ئێمە هەمومان لەوێ بووینە کە ڕۆژی ئێوارەی 15 مانگ کە درکمان بەوە کرد ئەو شەوە شەڕ دروستە بێ لەوێ وەزانیمان بڕیارماندا هەمومان بچین ناو مەڵبەند لەگەڵ پێشمەرکانە چکە بەڕاستی معقول نییە ئەمە بەنسبەت ئێوە ئەگەر بەڕاشکاوی وەڵامم بیتەوە بۆی ینی بینەرانی هاوڵاتیانی کوردستان و بەتایبەت خورماتوو شاگەدار بن ئەمە تۆ هاوڕێکانت ناویشیان هێنا کە نەڕۆشتن چی بەنسبەت ئەوانی ترەوە ئەوانی تر پێشوەختە ڕۆشتە بوون تا ئێستا وەڵامێکتان وەرگرتووەتەوە لێتان پرسیون کە ئێوە ئاگادار بوونیان نە من پێشوەختە نازانم کێ ڕۆشت بێ لەوێ چکە ئێمە من مەسئولی حیزبی یەکەم بوومە لەوێ و لە ناو بارەگای مەڵبەندا بووم و کاتێکیش دەرچوومە سەدان نەک دەیان فیشەک سەدان فیشەکەوە سیارەکەمەوە و برادرانی تریشم کە لەگەڵا بوونە بە هەوان شێوە من مەسئولی یەکەم بوومە وتومە با لەگەڵ برادرەکانمە بکوژێم لە ناو مەڵبەندا بەڵام بەیانی کوڕی خەڵک بەتەنها لەوێ بەجێ نەیەڵین و گوران خواردیان نەکەین بۆیە من چوومەتایەوە بەڵام بەرپرسی حیزبی لە من باڵاتر لەوێ نەبووە ئەگەر بەرپرسی ئیداریش قایمقام واجبی نییە بێت لە ناو مەڵبەندا لەگەڵ منە چی ئەو مەسئولێکی ئیداریە بەڵام من کە بەرپرسی حیزبی بوومە و خۆم بە بەرپرسانیە لە مەقڕەکەی خۆم و لەو برادرانە و لە شارەکەش چوومەتە مەترسیدارترین شوێن و لەوێ ماومەتەوە و لە شەڕ بەردەوام بووینە لە سعات 1 بۆ 2 شەڕ بۆ تا ئەو کاتەی کشاونەتەوە لە بارەگاکەمان و کاتێکیش لەوێ کشاونەتەوە لەوێ ئێمە شەهیدمان داوە 3-4 شەهید بەس لە ڕێگا شەهید بووە لە دەرچوونە نزیکەی 11 کەسمان بریندار بوو بۆ شێوەی دەرچوونە ئێمە کێتان لەسەرەوەی خۆتان چ لە ناو حزب چ لە ناو حکوومەت ئاگادار کردەوە لە دۆخی خورماتوو دیارە من ئەو ڕۆژە پەیوەندیم بە چەند برادێک کرد لە کەرکووک پەیوەندیم بە وەستا ڕەسوڵەوە کرد پەیوەندیم بە کاک جعفەرەوە کردووە لە دەوروبەری شاریش ئێمە تەوقیقمان هەیە لە دەرەوەی شار کە لە ڕێگای سلێمان بەگ و لە ڕێگای تکری تەوقیق دروستکرا بوو بۆ ئەوەی کە شارەکە بپارێزیە من دوای پەیوەندیکردن بەوانەوە لە دوای کاتژمێر 6 بۆ 6 و نیو بۆ 6 و 40 دقیقە پەیوەندیم کردا و برادرانەوە کە زانیم دۆخەکە خراپە کە زانیم دۆخی کەرکووک زۆر خراپە و کە زانیم تەوقەکەی دەرەوە شار بەرەو شکان ئەچێت من بڕیارمدا لە ناو مەڵبەند بکشینەوە یعنی من خاوەنی ئە بڕیارم و تەحملی ئەو مسئولیەتاکەم کە ینی لە کەناڵە تەلەڤیزیۆنە جیاوازەکان نەک تەنها کوردستان
زۆربەی کەناڵەکان کە مایکیە بردە بەردەم خەڵکی خورماتوو لە کاتی ئەو نەهامەتیە و لە کاتی ئەوەی کە ینی ڕایانەکرد بۆ ئەوەی ژیانی خۆیان و ماڵ و مناڵیان ڕزگار بکەن یانوت ئێمە فرۆشراین. آخر فرۆشتن من تێناگەم، یعنی بەچی معنایەک من ئەگەر خۆم ئێوارەکەی بزانم وەزعی ئەوێ مەترسیدارە و احتیمالی شەڕ هەیە، من خۆم بچمە جێگایەک کە احتیمالی دەرچوونم لە 100 نەبووە لەگەڵ هاوڕێکانم بچم لەوێ لەناو ئەو ئاگرا، یعنی فرۆشتن چییە من تێناگەم. ڕاستە خەڵکی خورمات و لەوانەیە کە سوکاریان شەید بووە، کە سوکاریان هەندێک لەوانەیە بەدی گیرا بێ، خەڵکمان لێ ئاوارە بۆ خەڵک سەرۆت و سامانی خۆی جێڵاوە، هەندێک قسە بکە، هەندێک ڕق ئەستور بێ قسە بکە، بەڵام ئەگەر بێت قسە لەسەر من بکە، من لە جێگایەکە بوومە لە 100 احتیمالی ڕزگار بوونم نەبووە، لە 100 وەکوتم بڕۆن تەماشای سیارەکانی من بکەن و سیارەی هەواڵانم کە لەگەڵ من هەبوو. خۆ شخصی خۆ وەکو کەسی یەکەمی یەکێتی لە شارەکە نیگەرانی و گلەیت لە هیچ نەبوو؟ من نیگەرانیم گلەیم لە چێ بێ؟ من کە ئاوارەکانە بین و وەزی ئاوارەکانی شارەکە منیم گلەیەکە لەوەیە، گلەیەکەم لە چێ بێ؟ ینی لە ڕاستیە بە چێ بڵێم؟ من کەسنا پێمی وتووە ئیسیحاب بکەنە، کەس پێمی وتۆ چکە ئێمە دەمێکە لەو شارە وتومانە خەڵک احتیماممان پێنا، سەروی خۆمان احتیماممان پێنادات، ئەو شارە پشتگوێ خراوە، ئەو شارە حیسابێکی ئۆتۆی بۆ ناکرێ و هەر لەو چوارچێوەیە تەعاملمان کردووە و لەو چوارچێوەشە خۆمان خاوەنی بڕیار بووینە. من جارێکی تەڕێم من تحملی بەشێک زۆر ینی ئەی بەئینسان تحملی مەسئولیتەوەش بکرێت تۆ بێباک، من بێباکم و تحملی مەسئولیتەکەم لەوەی کە ئێمە چیمان کردووە، چۆن قەرارمان داوە، چۆن ژیانی پێشمەرگانمان لەناوەوە. من ئەگەر بڕیارەمان نەدایە بەڕاستی 128 پێشمەرگە لە 3 مەقڕ 4 مەقڕە هەموو تیاچووە کەسی بە سەلامەتی دەرنەوە. باش باسی دۆخی خورماتوو بکەین. پار ساڵ و پێراریش ئاماژەت بەوە دابوو کە لە دوای 2015ەوە زیاتر لە 10 جار داوات کردووە فەوجی بەرگری بۆ قەزاکە بنێرن، فەوجی بەرگری هێزی پێشمەرگەی کوردستان بۆ قەزاکە بنێرن، بەڵام کەس لای لێتان نەکردوێتەوە. تۆ لە کێ داوات کردو؟ ئێمە لە ڕاستیە لە فەرماندەی گشتی هێزەکانی هەفتا داوامان کردووە، من مەرجەعم مەکتەبی ڕێخستنە لە مەکتەبی ڕێخستن داوامان کردووە و وەفدی شارەکەی ئێمە لە مانگی 4 2016 چوونە لای کاک مەسعود بەرزانی، لەوێش داوایان کرد فۆجێک دروستکرێ بۆ شارە. ئەمانە هەمووی بەڵێنی تیا بوو، بەڵام بەڕاستی ئەنجامێکی ئەو تۆی نەبوو. ئێمە لە سەرەتاوە ئەگەر فەوجێک دروست بکرایە لە 2004 دۆخەکە ینی کاریگەری ئەوەی بەسەر خورماتوو هات فەوجێکی پێشمەرگەی هێزی پێشمەرگەی کوردستان لەوێ بووایە، تازە قسەکردنە لەسەر شتێکە تێبڵێ، بەڵام دۆخەکە ئەهۆنتر و کەمتر زۆر باشترە بوو. من زۆر باشترە بوو لەبەرەوەی ئێمە ئەگەر ئەو فۆجە دروست بکرایە هەندێک منطقە هەیە ئێمە حی عسکەری وانەی پێڵێن نەکەوتە دەست حەشدی شعبی و حەشدی شعبی بەو شێوەیە نەیانەتوانی گەشە بە خۆیان بدەن. ئەمە لە 2014 خۆیان پڕچەکەکەن و هێزیان بە بەردەوامی خۆیان پڕچەکەکەن و بەردەوامی هێزیان کۆ کردوێتەوە، بە بەردەوامی فەوجیان دروست کردووە و گەورەترین مەقڕیان لە جێیەک دروست کردووە کە بەراوچی میوانداری چەندین بەرپرسی خورماتوم کردووە، هەمووی ئەڵێت ئێمە پشتگوێ خراوین. بەڵێ ئێوە ینی چۆن ئەوترێت ئەو پەڕی سنووری کوردستانن لەگەڵ بڵێن خاکی عێراق و خۆ چەند جار وتوتە ئێمە سەری ڕمەکەین. ئەی باشە کەوایە ئەم جێگەی هێندە استراتیژیەت بۆچی پشتگوێ خراوە ببڕایت؟ من داواکاریت بۆ لێرە بڵاچیە؟ بەڵێ من بەداخەوە ئەڵێم یعنی قیادەی سیاسی کورد بە شێوەیەکی گشتی و حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بۆ مؤسساتی خۆی بەرنامەی نەبوو، استراتیژی نەبووە، بۆ ناوچە کێشە لە سەرەکانش بە هەمان شێوە نەیبووە. ئەگەر هەی بواە بەڕاستی ئەبێ ئێمە لە چەند سەعاتێکە ئەو ناوچانەی کە 12 ساڵە حکومەکەین لە چەند سەعاتێکە هەمومان لە دەست نەدایە. بەرنامە نییە، استراتیژ نییە بۆ شوێنانە و گوێ لە کەس ناگرن بۆ ئەوەی ئەو ئێمە لە ناو واقعەکان ئەزانی وەزعیەوە چیە. گوێ لێمان بکرتایە یەک هێڵێکی بەرگری زۆر باش هێڵی دووەم دروست بکرایە، دووس خورمات و بەو شێوەی نەبوو کە ئێستا ئەو هێزەی کە لە زەرگە و لەو شوێنانەیە کە 40 کیلۆمەتر لە خواروی دووزە ئەگەر گویان لە ئێمە بکردایە چەند مانگەمان کاگە ئەو هێزەی کە لە زەرگە و لە شوێنەکانی ترە بەیانی ئەگەر دووس خورمات و بگیرێ ئەبێ بگەڕێتەوە بڕوا بە داقوق ئینسیحاب کە هەرواشە دەرچوو ئەبێ بەهاتایەن لە دووس خورمات و دەوروبەری دووس خورمات و جارێکی تر کورد دەتوانێت بێ بەلایەن و هێزی یەکەمی شارەکە بە لە بەرچاوگرتنی ئەو پێدرا و مەقتەیاتانەی کە هەیە. بەڵێ لە ڕاستیە من پێم وایە وەزعەکە بە سەریعی ئەگوزارێت و بە سەریعی ڕوا و کوردیش یەکێ لە پێکاتە ئەساسیەکانی ئەو شارەیە و کورد ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەو شارە، چونکە ئەو شارە بەبێ کورد پێکاتەکانی تریش ناتوان لەوێ بژێن و بەبێ کورد ناتوان ژیان بەسەر بن لەوێ. کوردی چی ماوە بگەڕێتەوە سەری؟ ئەگەر نەشما بێت ئێمە زۆرمان بینیە لەو
وەزعی کە بەسەر کورد هاتووە کورد ئەگەڕێتەوە شارەکەی خۆی و جارێکی تر بینایی وەزعی خۆی کاتەوە وەکو کەسی یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورمات و هەوڵتان داوە سکاڵا تۆمار بکەن و داتا و زانیاری و بەڵگە کۆ بکەنەوە لەسەر پێشێلکاریەکان و ئەوەی وترێ و جینۆسایدەی لە خورمات و ینی ڕوویداوە و بەسەر خەڵکە کاتووە زۆر هەوڵی جددیمان داوە لجانمان تەشکیل کردووە لە خەڵکی پسپۆر و مامەسای جامیعەوانە بۆ ئەوەی تەوسیقی بە دۆکۆمنتی ئەو کارەسات و ئەو تراژیدیا و ئەو تاوانانەی کە دەرحەق بە کوردی خورمات و ئەنجام دراوە تەوسیقی بکەین لەگەڵ هاوڕێکانم لە ئیدارە و لە حیزب و لە حیزبەکانی تریش هەوڵمان داوە لە ڕێگای ئەندام پەرلەمانەکانەوە لە بەغا فشارێکی گەورە دروست بکەین لەسەر حکوومەتی عێراقی هەوڵمان داوە قوسڵەی وڵاتان ببینین لە هەولێر و چوون و لیانمان بینیەوە بەرنامانەیە هاوڕایکەوەی بەسەر خورماتواتۆ جینۆساید بۆ تێرەگەشتم ئەوەی ینی ئەوترێت ئەوەی بەسەر خورماتواتۆ جینۆساید بە معنای کلمەوە جینۆسایدە بە معنای کلمە جینۆسایدە بەڵام ئەبێ ئێمە هەوڵ بین تەوسیقی بکەین هەوڵ بین بە دۆکۆمنت بیسەلمێنن چونکە ئێمە خۆمان واڵین بەڵام کە ئیشی لەسەر نەکەین ناکرد ئێمە هەوڵمان داوە UN ببینین و لەگەڵیانە دانیشتوین و ئەوانە هەمووی بخەینە ڕوو و بەردەوامین لەو کارە لەو مەجاالە من پێم وایە هاوتەریب لەگەڵ ئەوەی ئیش کرێ بۆ ئاوارەکان و بیان گەڕێنینەوە فشار بۆ سەر حکوومەتی عێراقی دروستکەین بۆ تەوسیعکردنی خورمات لە ئێستادا بەدەستی حکوومەتی عێراقیەوەیە یان میلیشیا حکومیەکات تا ئێستا تا ئەمڕۆکە لە ڕاستی فشارێک هەیە بۆ ئەوەی میلیشیاکان لە خورمات و بکشێنەوە ئەمڕۆ خۆ پیشاندارێک کراوە لە خورمات و داوای ئەوەکەن کە میلیشیاکان بارگاکانیان لە ناو شار خۆ پیشاندانی کرد دیارە فەسایلەکانی حەشدی شعبی خەڵکیان هێناوەتە سەرجادە چونکە ئەوان لە حکومەکەن لە ڕاستیە و ئەوان بەهێز حکومی خەڵکەکەی خۆشیانەکەن یاز لە بەغداش و لە حەیدەر عەبادی زۆر ناگرن وڵاهی ئەوان کە خەڵکیان هێناوەتە سەرجادە بۆی فشاریان لەسرە دیارە حەیدەر عەبادی و لە بەغاش و فشاریان لەسرە بۆی ئەو میلیشیانەی کە ئەو کارەساتیان لە دووز ئەنجام داوە دیارە خۆیان درکیان بەوە کردووە و شتەکە گەیشتوتە بەغا بۆ ئەوەی ئەوە بکەن ئیمڕۆ خۆ پیشاندانیان کردو بۆی داوا بکەن بارگاکانی حەشدی شعبی لە ناو خورمات و بمێنێتەوە داواکەن بمێنێتەوە قسەیەک لەسەر دۆخی ئاوارەکان بکەین ینی بەڕێوەبەری یاخود بەرپرسی کاروباری مرۆیی لە ئیداری گەرمیان کاک بێستونژاڵی ئەڵێ 6,000 خێزان لە کەلارن و تەنانەت ئامادەنین بچنە ناو کەمپەکانەوە ژماری ئەو کەسانی داتایەکی تر باس لەوە ئەکات ینی 30,000 هاوڵاتی ئەمە کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤی عێراق ئەڵێ ئاوارەبوونی 30,000 هاوڵاتی خورمات و تۆمار کراوە ئاماژە بەوەدا کە 120 کەس تا ئێستا گەڕاوەتەوە لەوانەی کە شارەکەیان جێشتووە داتاکانی لای تۆ لە سەرەتای قسەکان تا ئاماژەت بە 8,000 ئەمانە بەسەر کوێ دابەش بوون چەند بەدووادا چوونتان کردو بۆی بزانن دۆخیان چۆنەوە وردە بەرەو زستانە ڕۆین بەڵێ طبعا ئێمە نزیکەی 8,000 خێزان کە 47 بۆ 48,000 کەس لە خورمات و ئاوارە بووە لە ناحیە زینانەوە بگرێت تا ئەگاتە کفری و سەرقەڵا و کەلار و دەربەندیخان و سلێمانی و هەولێر و چەمچەماڵ و شوێنەکانی تریش من بە سوپاسەوە ئیدارەی ئەو شوێنانەی کە ناوم هێنان زۆر بە جددی لە خەمی ئاوارەکانان و هەوڵی جددیان داوە بۆ ئەوی بکرێت بۆیان دابین بکەن ینی ئاوارەی شارەکان تریشتیە تا ڕادەیەداوە لە نزیکەوە ئاوارەکان ببینن ئێمە ئەو شوێنێک کە ئێمە بە زۆری تەواجدمان لێ هەیە کەلار و سەرقەڵا و کفری و زینانە و ئەو شوێنانەیە کەم زۆر قۆرەت و نەچوینە لە ڕاستیە ئەو شوێنانە چوینە و بەشێکمان لێ بینیون بەڵام ئیشەکەی ئێمە لە ئێستادا ینی ئەوە نییە ئێمە لەسەرەوە ئیشەکەین بۆی ئەوەنەی بکرێ خواردن و پێتاویستیەکانیان بۆ دابین بکەین ئیش لەسەرەوەکەین کە هەوڵ بین ئەمە وەکو بەلای کەمە وەکو جەرایمی حرب بیناسیێنین ئیش لەسەرەوەکەین هەوڵی جددی بگەین فشار بخێنە سەر حکوومەتی عێراقی ینی پەیوەندیمان لەگەڵ ئاوارەکانە لە ڕێگەی نوێنەرەکان و ناوبەناویش لیان ئەبینین بەڵام کاتەکەمان ئەوەنە نیە ئێمە بڕۆین شار بە شار و شوێن بە شوێن بگەڕێن بەم زوانە وڵاتیانی خورمات و بتوانن بگەڕێنەوە سەر زێدی خۆیان من ناڵێم بەم زوانە و ناڵێم ناگەڕێن و بەڵێ ئێمە وێدمان زۆرە و توانامان هەیە و خەڵکی خورماتۆ گەڕێتەوە جێگای خۆی باشە ینی بەپی زانیاریەکانی من سوتاندنی ماڵە کوردەکان لە گەڕەکانی عسکەری و کۆماری و برایەتی و جەمیلە تا ئێستش بەردەوامە لەلایەکی ترەوە نیازی مامارۆغدوو کە بڕیاردەری لە پەرلەمانی عێراقەڵێت دۆخی خورمات و زۆر ئارامەوە حزبەکانن خەڵکیان تۆقاندووە تۆ چیڵێ ئەوان بەردەوام وا قسەیان کردو بەداخەوە ئێمە
تا ڕادەیەک ئەڵێ مێمە ئیعلامی عەرەبیمان زەعیفە نەمانتوانێت کۆنتاکی باشمان لەگەڵ ئیعلامی عەرەبیا بێ ئەوان لە 2016 کە ئەو دوکان و ماڵانەی کە سوتانیان هی کرد بوو ڕۆین تەسویرێکیان کرد و لە کەناڵە عەرەبیەکان پیشانیاندا کامە ماڵی تورکمان و کوردستانوێتی بۆیە ئەمان لەو ینی شتێکی احتیادیە بەلای ئەوانە درۆکردن و قسەکردن لەسەر ئەو شوێنانە من ئەڵێم ناوشاری خورمات و ئارام نییە و تا کوردی تیانە بێ و تا هەموو پێکاتەکانی تیانە بێ ئارامی بە خۆی نابینێ و توێتی 76 خانووی کورد لە خورمات و وێران کراون و تەخت کراون لەگەڵ زەویە ئەم ژمارەیە تا چەندە ڕاست باوەڕ ناکەم توێتی 76 تەخت کراوە ئەوەی تەخت کراوە ئەمەی هین ئەمەی کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ عێراق واڵێ نەک بڵێ نیازی بەداخەوە ینی نازانم چەند لژەیەک لە کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ چوون و یەکێکیان ئەندامێکی کوردی تایە ئەنی بەداخەوە ئاماژەی بە بچووکترین شت نەداوە لە شاری دووس خورمات و ئێمە نزیکەی 50 خانوو لە ناو شارە تەخت بووە لە خورمات و 48 بۆ 50 خانوو لە ناو شارە لەگەڵ عیمارەی گەورە و دوکان و ئانە تەخت بووە 1980 خانوو ماڵ و دوکان سوتێنراون و تاڵان کراون بازارێکی زۆر گەورە بە تەواوی سوێنرا و تاڵان کراوە چەندین رادیۆ و تەلەڤیزیۆن و ئەوانە چەندین کارگەی چەولم و بلۆک و ئەوانە سوێنراون و تاڵان کراون بەنیازنین بەم زوانە بارگەکانتان بکەنەوە لێ ئێمە بارگاکانمان کاتێک ئەچینەوە چۆن قسەمان لەسەرەوە کرد کە ئێمە لە ڕاستیە ناوچەیەکی زۆر گەرمترە لە ناوچەکانی تر بۆ ئێمەش کە بچینەوە خەڵکیش بە دوای ئێمە دێتەوە بەنسبەت باسکردنی ناوی کوردتێنە ئێمە وەزیری کۆچ و کۆچبەرانمان هەیە لە عێراق کە پەیوەستە بە دۆخی ئێستای ئاوارەکانەوە ئەتوانێت پێم وابێ هاوکاری باشیشیان کرد ژمارەیەکی باش پەرلەمانتارمان هەیە لە ینی پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق جێگری سەرۆکی پەرلەمان کاگارامی شێخ محەممەد هەر کوردە تەنانەت نامەیەکی بۆ دکتۆر حەیدەر عەبادی سەرۆکوەزیران ناردووە ئەڵێ هێزێکی تایبەتی سوپای عێراق بۆ خورمات و بنێرن کەواتە ئەوی شاوڕایە کە ئەوانەی لەوێن هێزی عێراقی نین و ناتوانن سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزن کوردەکان لە عێراق ئەوانەی لە بەغان تا چەند دەتوانیویان ڕۆڵێکی باش و ئیجابی بگێڕن سەبارەت بە دۆخی خورمات و بە نسبەت هاوڵاتیانی شارەکەشەوە من زۆر سوپاسیانەکەم درێغیان نەکردو هەم وەزیرەکان هەم ئەندام پەرلەمانەکان بەڵام بەڕاستی ینی کورد قسەیەکی ئاڵێ ئەوەی لەبەر چاوانە لەبەر دەڵانە ئێمە خۆمان کەسمان نیە لەوێ ینی وەکو شاری دووس خورمات و بەشێک لە مەینەتی و دەردەسەرەکانی ئێمە لە شاری دووس خورمات و ئێمە کەسمان نە لە قیادەی سیاسی مەکتەبی سیاسی و لە سەکردایەتی حیزبەکانەیە نە لە پەرلەمانی عێراقی هەمان لە پەرلەمانی کوردستان بەشێک لە دەردەسەرەکانی ئێمە نەهامەتیەکانی ئێمە بەشێک لەوەی کە ئێمە پشتگوێ خراوین ئەوە یەکەنیمانە من سوپاسیانەکەم کەم زۆر هەوڵیان داوە هاتوون لەگەڵمانە دانیشتون و هەوڵی جددیان داوە وەزیری کۆچ و کۆچبەرانمان لە نزیکەوە بینی لەگەڵیان دانیشتوین هەندێک لە ئەندام پەرلەمانەکانی کەرکووک ئێمە لە نزیکەوە لەگەڵیانە دانیشتون قسەمان کردووە لەسەر خورمات و نازانم لە ناو پەرلەمان قسەیەکە بوو من بۆ ئەوەی وەزعی دووس خورمات و لە ناو پەرلەمان قسەی لەسەر بکەن و هەوڵ بن ینی گرنگیەکی پێ بدرێ بەڵام لەوە ناچێت چکە ئێمە ژمارەی پەرلەمانەکانمانش ئەوە پەرلەمانتارەکانش ئەوە زۆر نییە بتوان شتێک بکەن و دەنگی بۆ کۆ بکەنەوە بەڵام لەگەڵ ئەوەش لە هەوڵی ئەوە بوون هەم ئەوانەی لە گەرمیان و نوێنەری گەرمیان هەم ئەوانەی کەرکووکە و وەزیرەکانیش من سوپاسی ڕۆڵیانەکەم باشە باس لەواکرێت تا ئێستا هاوڵاتی شارەکە یاخود پێشمەرگی خۆبەخش هەیە تا ئەم ساتە بێسەر و شوێنە ئەم زانیێرێت تا چندەوایە ئەوە ئێمە بیزانیشتیوانیە ئێمە هەندێک پێشمەرگە هەبوو هەمویان گەڕانەوە ئەوە لە ڕاگەیانەکان باسکرا لا ئێمە شتیوانیە بەنسبەت تعریفکردنی شارەکەەوە من لە بەرنامەی دوێنێمە لەگەڵ کاگرێبار تاڵەبانی باسی ئەوە کرا وتی کەرکووک نەک ئێستا تعریب بکرێ و تەتریکەکرێ بەڵکو تەشیعی شەکرێت یعنی بە شیعەکردن بە بەرنامە هەیە ئەمەش لە خورماتووە گوزەرێت وڵای لە خورماتوش ئەوان لە هەوڵی جددیان بۆ ئەوەی ئەو سەرۆکی ئەو فەرمانگانەی کە بە دەستکردەوەی ئیسەوەری گرنەوە لە 2/11 هەوڵی ئەوەیانە کرد کە بڵێن سەرۆکی ئەنجومەنی قەزای خورماتوو کە عەرەبێک بوو
گۆڕیەنە عەربێکی تر کە لەگەڵ خۆیان نابێ و بتوانن شتی پێ جێبەجێ بکەن ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی ئەوانە یانەوێت لە داهاتوە فشارێک خستۆ سەر هەندێک بڵێن سەرۆکی فەرمانگە حکومیەکان کە کووردە بۆی بچنە ماڵەوە و خەڵکی تر لە جێگایاندانن و ئێستا ئەو عەرەبانەش کە کاتی خۆی حکوومەتی بەعزیە نابوونی بۆ سنووری خورمات و بەمەبەستی تعریب ئەوان خەریکن یەواش یەواش جارێکی تر ئەگەڕێنەوە سەر جارێکی تر عەرەبی تعریبی جاران دووبارە هێنرێن. ئێستا لەم ڕۆژانە عەرەبی تعریب کە لە هەشتاکان و لە نەوەتەکانە هاتبوونە سنووری خورمات و لە دیاتەکانی خواروی دووس خورمات و ئەلبە سەباح و پارە و تەپەسەوز و خدروەلی شوێنەکانی تری سە خەریکن ئەگەڕێنەوە لە هەوڵی گەڕانەوەیان بۆ سەرنجەکان. باشە زۆر بە کورتی دوا داواکاریت لە پارتە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان چیە؟ وڵای داوانی کوردستانیش داواکاری من ئەوەیە هەوڵی جددی بدرێت بۆ ئەوەی بەڕاستی ئەمە هیچ نەبێت وەکو جەرایمی حرب حساب بۆ بکرێت ئیشی لەسەر بکرێت و ئەوڕێکی جددیتر لە خورمات و بدرێتەوە حتا ڕاگەیاندەکانیش من پێم وایە وەکو پێویست هێشتا ئەوڕێن لە خورمات و نەداوەتەوە بەشێکی زۆری ڕاگەیاندەکان تا ئێستا هەر ناتوان بچنە ناو شارەکە بەداخەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەیاننامەیەکی بچووکیش ئەو تراژیدیا و ئەو لێ قەومانەی کە بەسەر دووس خورمات و هات بە بەیاننامەیەکی بچووکیش ئاماژەیان پێ نەکرد حیزبە کوردستانیەکانیش بە هەمان شێوە گلەیمان لە هەموویانەیە زۆر زۆر بەدلێری و بەباشی بکات بە حکوومەت هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکانیش کاک مەلا کەریم شکور لە پرسراوی مەڵبەندی 16 حەمرینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورمات و زۆر سپاس بۆم دەرفەت. زۆر سپاس ماندوو من هەر بچین. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا بەرنامەیەکی دیکە ئێوە کوردستان بەخوای گەورە ئاسپێر.